سلاوريس تماشافان هێژا هون بەخێر هاتن ئیرۆ ئەم لەسەر پەنجەرەیەکی جوداتر ئەم لە مژارە سێ ئاب یا 2014 واتە کۆمکوژیە ئێزیدیان لە شەنگالێ بەدەستێ داعشێ دنەرن کەسێن کو لە بەرنامەیە من تەماشە دەکەن ینی ئەس باوەڕم گەشتینە وێ بڕوایەک و ئەس ناخوازم بکەم ناو ڕۆتینیات و دووبارەبوونێ ئەس بەردەوام هەوڵ دەدەم لە پەنجەرەیەکی جوداتر کو مێدیایەن ترادیسیۆنێل مێدیایەن کلاسیک مێدیایەن حیزبی ناخوازن بەحس بکەن ئیرۆ هەنێک پرسیارێن جوداتر دەردەخەم هۆلێ و دخوازم وان پرسیارانە بێن بەرسیفداین یعنی ئەوژی ئەوە گەلۆ کۆمکوژیا ئێزیدیان بەدەستێ داعشێ تەنێ ئالیەکیوی مەزهەبی و دینی هەیە گەلۆ تەنێ ئەو ئالیەکیوی سیاسی هەیە لە هەرێمێ ئانژی هەنێک مژارێندنێ هەنا هەگەر کو مژارێندنێ هەنە ئەو مژارچنە ئیرۆ دەخوازم تێکیلیا وێ جینۆسیدێ بە ناسیۆنالیزم یعنی نەتەوەپەرستێن هەرێمی vەگرێ بدەم ینی دگاوا کو دەبێژم نەتەوەپەرستیا هەرێمی نەتەوەپەرستیا ڕۆژهەڵاتە ناوین ینی کورجی دەناودا تێکیلیاوی بە جینۆسیدا ئێزیدیان دەوی واریدا چییە ینی بەریک و ئام بکەون ناو مەسەلێ دەوێک و ئام دوو چەمکان دوو تێگەهان بینن بەرهەفتوو شڕۆڤە بکەن گەلۆ نەژاد و ئاین نەژاد و ئۆل تێکیلیاوان بە هەڤڕا چییە و دەوێ ئەم دەستپێکێدا پاشخانێن یعنی باکگراوندێن ناسیۆنالیزمی هەرێمی باشتر شڕۆڤە بکەن ینی ئەم لێ دەنەرن چۆوە بەشێک یەهودیەن ئەڵمان ناسیۆنالیزمە ئەڵمانی پێشخستن و دەداویەدا بوو بەڵا بەسەر سەرێ یەهودیان لە ڕۆژهەڵاتە ناوینداژی ئەو ناسیۆنالیزمە کو هەی ئەمنها بەحسا ناسیۆنالیزمە عەرەبی دکەن زێدەتر مامانێوی و کەسێن کو ئەو بوون سەدەما سەرهەڵدانە vê ناسیۆنالیزمê زێدەتر کریستیانên عەرەب بوون لە مسر لە سووریا لە لوبنان لە عێراق لە گەلک جێندنێ و بوون سەدەمێک و ئەو ناسیۆنالیزم سەری هەڵبدا ئەو ناسیۆنالیزم بنگەهێ خۆ ئانژی پاشخانێ خۆ یعنی بەریاکو ئەو ناسیۆنالیزم دەوارێ فکریدا دەوارێ تیۆریدا تێر ببێ حرەکەتە نەهڤە هەبوو لە هەرێمێ و لە حرەکەتە نەهڤەدا ئەم لێ دنەرن پرانی دامەزرێنەرێ حرەکەتێ خەڵکێن سوریانیەن مصر و لوبنانێنە یانژی یا مصر و سووریایە مەزنن یعنی ئۆردن و لوبنانژی دەناودا و هەروەها ناسیۆنالیزمە عێراقی و سووری ئەم لێ دنەرن کەسێک و میعمارێ ویە دیسان میشل ئەفلەقە میشل ئەفلەق دامەزرێنەرێ تیۆریە ناسیۆنالیزمە یعنی سەد ساڵێ نۆزدەدا گاڤاکو بنگەها یعنی بنگەها حرەکەتە نەتەوەپەرستی یا عەرەبان سەری هەڵدەدا دوو شاخێوی هەنە شاخەکیوی مسرە تونسە یعنی باکووری ئەفریقایە و شاخەکیویژی ناوەڕاستە ڕۆژهەڵاتە ناوین یعنی لوبنان فەڵستین سووریایە مەزن و عێراقە شاخە باکووری ئەفریقایی تولێدنەری ئالیێوی دینی و مەزهەبی زێدەتر لە پێشە لێ شاخە لوبنان و سووریایە مەزن و عێراق ئالیێوی کلتوری زێدەتر لە پێشە مرۆڤ لێ دنەرێ دە ساڵێن 1970 و داویە 1970 بەردەوام دامەزرێنەرێ پارتیا بەعسێ عەرەبی و سووری یعنی میشل ئەفلەق بەردەوام لە عێراقێدایە و وەک من گوت لە ساڵێن داویە هەشتێدا دیسا لە عێراقێ بوو و لە عێراقێژی مر
1989 ئەس باوەڕم مرد لێ تێبیرا من بەریاک و بمرێ لە تەلەڤیزیۆنە عراقی ئیدعایەک هاتکردن و میشل ئەفلەق بوویە مسلمان لێمە ji devê Mişil Efleq û derdorên wî û heta katolikên Iraqê yani kildaniyên ku li herêmên me diman û têkiliyên me pê re hebûn me nekarîbû em vê yekê serrast bikin ku Mişil Efleq beriya ku bimre bûye musulman. Em niha çima behsa van tiştane dikin ji bo ku ew pir giring e em fam bikin ku Daeş çima wisa kir û tiştên dinê jî çê dibin yani bi kurtasî nasyonalîzma erebî di bingehê xwe de ji aliyê piraniyê xwe dibêjim ji aliyê katolîkên sîkular layîk pêş dikeve an jî têda mezrandin mîmarê wî ew in û aliyekî wî dînî jî hebe lê aliyekî wî kultûrî pir li pêş e û di dawiyê de mirov lê dinere piranî ev nasyonalîzm ji destê kesên sivîl tê derxistin û gelek kudeta û derbe çêdibin yani derbeya Saddam wek me got li ser Mişil Efleq ku dibêje Mişil Efleq beriya ku bimrê bûye musulman an jî derbeya Hafız Esed bavê Beşar Esed li Sûriyayê û derxistina Mişil Efleq heta wan jî mecbûrkirina derketina wî li Sûriyayê û li Misrê em dibînin heta ku Husnî Mubarek jî diçe heta ku diçe Sîsî jî pir derbe û kudeta çêdibin lê beşek ji wan kudetayene de em dibînin ku nasyonalîzma erebî serkirdayetîkirina nasyonalîzma erebî dikeve destê kesên eskerî ji destê kesên sivîl derdeyne. Nasyonalîzma erebî jî wek hemî nasyonalîzmên dinê yên Rojhilata Navîn yani wek nasyonalîzma Îranî wek nasyonalîzma Tirkî di destpêkê xwe de heta dumayê jî mirov dikare bêje di bingehê xwe de hereketekî dijî împeryalîstî ye û dijî Rojava an jî xwe cudatir ji Rojava dibîne û di destpêka cengê cîhanê yekemîn de herçe qasî em bêjin Şerîfê Mekke bi dewleta İngilîz re îtîfaqekî çê dike û şerê dewleta Osmanî dike û ew jî dibe sedema ledayîkbûna gelek dewletên Ereban lê dawiyê de em lê dinerin ew nasyonalîzma erebî bi taybetî jî piştî serheldana dewleta İsraîlê di warê dînî de pir radîkal dibe û radîkalbûna wî diçe dereceyekî ku ne tenê hereketekî netewperistî normal dibe hereketekî netewperistî nejatperist antîsemîtîst. Li piraniya analîzan de em lê dinerin gelek car tiştekî zanistî tê îhmalkirin tê jibîrkirin ew jî têkiliya nejat ereq û bi ol re bi ayîn re çi ye yani ev du tişt mirov lê dinere wekî goşt û est û êsqan ketine nava hevdû û ji hevdû tu caran qut nabin yani em lê dinerin wek me got Saddam an jî nasyonalîzma Iraqî nasyonalîzmekî sîkular e ne wisa yani Partiya Behsî Erebî Sosyalîstî li programa wî de heye ku partiyekî layîk e sîkular e lê di dawiya salên heştê de mirov lê dinere berdewam di destê Saddam de Qur'anek heye û bi wî rengî êrij dike êrij dike Qur'anê bilind dike êrij dike ser snûrê welatên din mîna Kuweytê û Kuweyt dagîr dike û dike îyaletekî Iraqî û em lê dinerin li 2013 de yani piştî Bihara Erebî ku Daeş piraniya serheldana Bihara Erebî ji destê gencên xwendevan derdixîne
مووسڵ و ڕقای دکەیە یعنی ئەف سنوورە دەناوبەرە سووریا عێراقیداهەیە ئەو سنوور تونە دکە یەکێتیەکی چێدکە یەکێتیەکی چێدەکە بە ناوێ خەلیفەتە ئیسلامی لە سووریا و عێراقدا گوتارە یەکێتیە نەتەوی دەوێ مژارێدا ئەم بەحس بکەن و ئەو یەکێتیە نەتەوی بە زۆری تێسەپاندن یعنی ئەف دەناوە کوردان داژی هەیە بە ئاوایەکی نازانستی بە ئاوایەکی دەروێ مانتق بەردەوام لە ناوە ناسیۆنالیزمە عەرەبی داژی بانگەوازیەک هاتیەکردن ji بۆی یەکێتیا وڵاتên عەرەبی و gelek car ew bangewazî ji gutar derketiye ketiye praktîkê û bûye sedema êrişkirinê lê ev bi Saddam ve dest pê nake yanî Cemal Abdulnasir destpêkê xwe da banga yekêtiya welatên Ereban dike hewl tên dayîn di dawiyê de mirov lê dinêre ez naxwazim pir bikewim nav detayan lê di dawiyê de mirov lê dinêre tenê ew komkara Erebî maye ku ew komkara Erebî berastî jî berastî mirov nekare bêje nûênera netewê Ereb û gelê Ereb dike û ew yekêtiya bi zor gelek cara diçe warê faşîzmê mîna ku Saddam êrişî ser Kuwêtê kir û ew snûr ji holê rakir û Kuwêt kir beşek ji Iraqê îyaletek li Iraqê çawa ku dawiyê de Daeş dike snûra Iraqê û Sûriyayê bi temametî ji holê radike bi qasî ku Daeş nexwastiye dewletekî netewî çê bike xwastiye dewletekî mezhebî ava bike dewletekî îslamî ava bike û gelek carna mirov lê dinêre ev yekêtî dewarê praktîkî de yanî yekêtiya netew yekêtiya netewî ya Ereban dewarê praktîkî de mirov qet tiştekî nabîne yanî li hewildanên Cemal Abdulnasir heta modela Lubnanê lê binêre û şerê Ereb û İsraîl heta şerê navbera Iraq û Îranê 1988 em helwêstekî yekgirtî wek hev ya dewletên Erebî heta yên netewên Erebî nabînin ji bo ku me got yekêtî li ser bingehekî zanistî nehatiye avakirin û nehatiye lêkolînkirin ev niha di nava Kurdan da jî heye em ê di dawiya bernameyê de werin ser ku ew rêkê pêşiya kîjan şaşêtiyê vedike yanî li nava vê yekêtiyê de gelek carna dixwazin di cografiyayekî de etnîka Ereb an jî neteweyekî saf ya Erebî ku piranî dînê wan Sunnî be bikin merkez û netewên din an jî olên din bikewin xizmetê vê netewperistiyê heta li modela Daeş de em dibînin ku Daeş hem vêyekê dixwaze yanî dixwaze bi qasî ku di nava Daeşê de cîhadiyên Oğurî û Ozbekî û Türk û heta hinek Kurd jî hene û hebûn lê tu lê dinêrî dîsan jî nasnameya Sunnî ya İslamî ya Erebî bi avayiyekî pir zeq têdîtin û ji xeynî wê ew kultûra modern ku hey dixwaze bi temametî ji holê rake û modela sehra modela biyaban modela Ebu Sufyan dixwaze li herêmê de bisepîne û ew jî ew e yanî nejat berdewam dixwaze dîn ayîn ol li yedekê wî de hebe yanî mirov nasyonalîzmekî nejadî nabîne ku têda dîn mewcûd nebe li nasyonalîzma nazî de jî mirov vêyekê dibîne li nasyonalîzma Rûsya da jî ya Dugin û Vladimir Putin da mirov vêyekê dibîne û li nasyonalîzma Erebî de me dît
لە ناسیۆنالیزما کوردیژیدا ئەمێ پسترا بێن سەر کو چەوایە ئەوژی دبەک و سەدەماک و فاشیزم چێ ببێ یعنی ئەولێک بەڕسمی بێناساندن ئۆلێندنێ ji holê bên rakirin bi avayekî fîzîkî dibe an jî bi avayekî fikrî û kultûrî dibe li vir de fereq nake. Mijarek dinê ku mirov divê li ser rawestî ew e gelo çi bû sîkularîst û layîkên partiyên Beez ya Erebî ku wek me got di bernameya wan de û 40 sal hukm kiribûn li Iraqê ew kesên îdeolojîk bûn di bernameya wan de sîkularîzm yani di fikrê Mişil Efleq de sîkularîzm bi avayekî aşkira tê dîtin û partiya Beez hêjî berresmî sîkularîzm ret nakin ne li Sûriyeyê ne li Iraqê lê çawa bû gavak û Daeş ava dibe hemî berpirsyarên berê ya partiya Beez efser û fermandarên serbazî û ya siyasî hemî diçin nava Daişê û di rola xwe li kuştina êzîdiyan de û rola xwe di tirsandin û derxistina şîa û katolîkan de dibînin. Ev mesele dîsan diselmîne ku girêdanek di navbera ayîn û nasyonalîzm de heye û ayîn berdewam wek yedekek di nava her nasyonalîzmekî de tê bekar anîn û em lê dinerin di têkiliya di navbera komkujiya Şengalê ya êzîdiyan û Kurdayetî an jî nasyonalîzma Kurdî netewperstiya da Kurdî ev yek bi avayekî zeq tê dîtin yani her wekî ku em dibînin di komkujiya Şengalê de ku nêzî derdorê 12 heta 20 hezar pêşmergeyên Kurd hene li Şengalê û piranî Şengalî jî piraniyê xwe wê demê Şengalî jî dengê xwe didin pedekê û nûnerê pedekê di nava perlemanê de li Bexdayê û li Kurdistanê de pir aktîfin û ew coğrafya di destê pedekê de ye pedeke jî yani Barzanî hem Nêçîrvan Barzanî û hem Mesûd Barzanî wek serokê herêma hew Mesrûr Barzanî wek serokê saziya îstixbaratî parastin wê demê mirov lê dinere 10 deqeyan jî ji bo Şengaliyan şer nakin heta hewl nadin ku li sedî pêncî ew Şengaliyên ku dikewin destê Daişê xelas bikin û wane bigêjînin cihêkî amîn ew Şengaliyê ku xelas dibin gelekî wan bi tesadûf û bi hewldanên xwe ya şexsî xelas dibin mirov lê dinere 78 gerîlayên HPG ya Partiya Karkerên Kurdistanê li wir de rol dibînin û li Rojava jî hêzek têşandin grûpekî yekêtiye jî ku li ser Sinûr Asêmaye bi vê hêzê re dibin yek û demekî berxwedanekî dikin ku ewên ku mayne rizgarî bikin yani li wir de gelo pirzgirêk tenê meseleyên îstixbaratî ne bêguman meseleyên îstixbaratî meseleyên siyasî hene li wir de yani di wê demê de Mesûd Barzanî li ser pereyan li ser post û bi taybetî jî li ser meseleya firotina petrolê bi avayekî nayasayî bi Tirkiyeyê re pirzgirêkên wî şexsî jî bi malîkî re pir tund bûn pirzgirêk gelekî tund bûn malîkî nedihat Hewlêrê Barzanî nediçû Bexdayê
و لە کەرکووک و لە مەخمورێ و لە جێندنەریانی لەسەر سنووری ناوبەرە هەرێما کوردستان و عراقیدا بەردەوام هێز لە هەمبەری هەفتوو بەکاردانین لە میدیایەشدا نەفرەتێکی مەزن لە هەمبەری شیعیان پێش دەخستن و شیعی دەبن سەدەما برچی کردنا کوردان، شیعی دەبن سەدەما نائیستیقرارێ، شیعی دەبن سەدەما فلان و فلان و فلان و دەوێ دەمێداژی حتا نەها مرۆڤ لێ دنەرێ ئەو سونیێنک و ئەنفال چێکردنا هەڵە بجە بۆمبا بارانکردنا و ئەو جاشێن و دەستێوان دە ئەنفالێدا و دەکوم کوژیا پێشمەرگیان و خەڵکێدا هەبیە هەممی لە هەولێرێ تێن پاراستن ڕێز لەوان تێنگرتن و بە ئاواییەکی سربەست و ئازاد کارین خوا سیاسی دکە دەبێت رێدا پەزگرێک نەتەنێ پزرێکە سیاسیە و نەتەنێ ئەوە قەتەڕ و سعودیژی بە بارزانانی ڕا لە هەفتووکردن و تەعلیماتدانێ شنگالێ بێن بێگومان ئەڤەک هەیە لێگەلە و هەگەرکو ئەو لە هەولێرێ باە هەگەرکو ئەو لە بادینان بواە یعنی قەت پێشمەرگە شەڕ نەدەکردن ئەس دەوێت باوەڕێدا نیمە یعنی دیسان کۆمەک پێشمەرگیان دگوتن ئەم گۆداری تەعلیماتێوە ناکەن ئەم شەڕ بکەن حتا دڵۆپا خوێنە خۆ داویە تشتێک کوش دەستێمات ئەمێ بکەن لێ لە شنگالێ مرۆڤ vەیەکێ نابینێ لەڤردا دەبینن ئەم دەبینن کوردایەتی لە شوونە یعنی نەتەوە پەرستی بەگشتی ناسیۆنالیزم ji بۆی ناسیۆنالیزمێ چ گرنگە زمانێکی هاوبەش کللتورێکی هاوبەش دیرۆکێکی هاوبەش و جوگرافیایەکی هاوبەش نەوسە لێ ئەم مرۆڤ لە مەسەلەیە شنگالێ دنەڕێ پەدەکەژی وەک سەرکردایەتی کردنا ناسیۆنالیزمە کوردایەتی ئەو خۆ خودی دەبینن دەڕاستی داژی وسایە یعنی خودیە ناسیۆنالیزمە کوردایەتی نە پەکەکەیە نە یەکێتیە نە زەحمەتکێشە نە سۆسیالیستە نە کۆمونیستە نە فلان و نە بێوانە پارتی دیموکراتی کوردستانی عراقی و ماڵباتە بارزانینە کەسێک و ژوێ فام نەکە دەکەوی خەڵەتیەن سیاسی و زانستی و دە ئانالیزاندا دە پراکتیکە خۆدا گەلێکی خەڵەتیان دەکە داویە بەرنامەیدا دەخوازم بچان هەڤۆکان لەسەر vەیەکێژی ببێژن لێ ئەم لێ دەنەرن کوردایەتی ji بۆی کوردایەتی چاوا ji بۆی عەرەبان مەسەلەیە سونی مەسەلەیەکی گرنگە ئەو دەخوازن ئۆلێن سونی دەداویێدا حاکم ببە لە ناوە ناسیۆنالیزمە کوردایەتی داژی مرۆڤ لێ دنەرێ بە تایبەتی پێشمەرگە پەدەکە حتا حکوومەتە هەرێما کوردستانی بەگشتیش بوویک و وەزیرە بەرگریە گۆڕان بوو لێ دەنگێ خۆ دەرنەخستیانی بە قاسێک و دەسەڵاتێویژی نەبە دیسە دەکاری بۆ دەنگێ خۆ دەرخانەوسا مرۆڤ لێ دنەرێ لەڤردا کوردایەتی کولتور دیرۆک جوگرافیا و زمان یعنی ئەو تشتێن و دەناوە ئێزیدیاندا هەنا هەممی دکێ قوربانێ مەسەلەیە سنی بوونێ یعنی نەتەوەپەرستیا کوردی تێکیلیا خۆ ji کولتور و زمان و دیرۆک و جوگرافیا زیاتر بە مەسەلەیەکی دینی هەیە مرۆڤەیەکە دەبینە لۆماژی یعنی من گەرە کەس دیتن مەسەلەن دەوان ساڵین چویدە 10 ساڵین ڕۆژنامەوان خەڵکێن ئێزیدی حتا پێشمەرگێن کوێ دەمێ لەور بوون ئەس بەگەڵەکان ڕ ئاخافتمە لە ڕێکا سوسیال میدیایی دەبە ئەنجی ڕاستە ڕاست دەبێت کەسێن و هاتنە ئەوروپایی دەبە ئەنجی کەسێن و لە کوردستانی دەبە و چما ji بۆی شنگالێ شەڕ نەکرد یعنی دەگوتن فکرێمە وێ دەمێ وسا بوو ئەم چۆ ji بۆی کەسێکی شەیتان پەرست ئێزیدی نە موسڵمان ئەم شەڕ بکەن ئەم خواردنێوان ناخۆن ئەم مریشکێکی کو بە دەستێوان سەرێوی هات بە ژێکردن و بە دەستێوان هات بە حازرکردن ئەم ناخۆن ئەم چۆوە بچن خوینێ خۆش بۆی وان بڕێژن نەکردن یعنی ئەم مەسەلە دەوارێ فکریدا دەوارێ ئەخلاقیدا هەگەرکو نەوێ شەڕۆڤەکردن و باشنێ ئانالیزەکردن کو ناسیۆنالیزمە کوردی ناسیۆنالیزمێکی سونیە و دە ئەنجامێویدا مرۆڤ لێ دنەڕێ
حتى نها سي شيعين كردي عراقي دنافا في نتو برستي دانينا يعني مروف چن شيعين خانقين دنافا بدكدا دبينه قالوا مروف چن شيعين كرد يا لور كرمشاني دنافا حزب ديمقراطي كردستان شاخين وكوي بارتين وكوي دا دبينه مروف نابينه يعني دفردا او كردايتي بآوائيكي دنه دفروشن ما لراستيا خدا نوسايا وتكليا بدكي بعربين سني انكو انفال تشيكرنا ونهالا هولي درون لسر فيبن جهيا او انفال جي تشيكرمن او كرد كيمياباران جي كردبن او تشل صال حكم جي كردبن او بيشمرگه جي كشتبن ديسا گناه حيوان نينا اف كسين سنينا مقدسن گرك وانا برزداري بين بيشوازي كرن وتكلي بتركيا اردوغان را لسر فيبن جهيا وتكليا خراب بعراق خيرا كو حكومة براني الشيعية لدستورة بنجهين حمي ما فنجلي كرد قبول كرنا ديسا بآوائيكي برواجي بويرنجيا لسر في بنجهية گرك مروف فيكي باش شروفا بكا كردايتي مينا داعش دمين بيويزدا مروف ليدناري دين بكارديني دين ديك موتيفك لسر بنجاها دين شيعة كو قط شيعين عراقي ما بستمنا كو قط روجكي شري كردان نكرنا حتى شري كردان حرام كرنا يعني فتوايا سيستاني هي او فتوى ننهايا او فتوى بريا سر هالدانا 1991 كو شري كردان حرامة لدي سانجي كردايتي شيعة وك برزقريكي مزن دبينه كردايتي قاوا كو رخنيان يعني لسر بككي ديكي از نابجم رخنيان نكا دو بارتيان جودانا دو فكرين جودانا دو دنيا بينيان جودانا او پر نورمال رخني هفدو بكن من ملاني هفدو بكن لي مروف ليدن اللي بقاسيكو او دران كالكان دكان هدف مراد قريلان ميناك ناكن هدف شما دفردا برزريكاكي فكري واخلاقي هيدنا كردايتي دا جبو الشيعين عراقي دا جيوسا يعني همي برزريكين خوا برزريكين بموچي نا آرامي گندالي هاتنا آنينا دولتا تركيا داگير كر تكلين وان با استخبارات إيراني راو با استخبارات دنيا هريمي دزي نبونا سيستمكي پرورده و سيستمكي اندستري سيستمكي انرژي حامي وانا نابينن تاني مسألة شيعي دبين لو ماجي هاگر كو مروف بكورتاسي لسرويك راوستي قالوا مروف چبكا جنا هاوشون وجبكو لسرويك يجي پرناي قوتن يعني مروف نكهارم جبوی چاره سرکرنا وی پرزگریکه لهمبری ناسیونالیزم هایی ناسیونالیزم خو آوا بکه جبوی که او ناسیونالیزم تجی وکویه چه قاسی خو وک مظلوم جی ببینه گاوکو ببورین ده صلاتیوی هبه وکوان دکه يعني چه عراق لهاولاتيان خو دخست جبوی که شیعی بونو او دکشتن چوا داعش إرش سر نتوين جودا و أولين جودا تردكرن كردا تيجي دراستيا خودا تشتكي وساكر و إزيدي نپاراستن جبوي كو اف يك داوية دا دچه فاشيزمي و لهمبريوه الترناتيف ناوه كوتو تقليدي في كي بكي لبناوه يكيتيا نتوي كو بنگه كي وزانستي نينا إن كردك هي ونيا كردستان جي هي قالك كردستان هنا وقالك كرد هنا برجوان ديوان جودانا دنيا بين يوان جودانا تو نكاري بوي كردي را ببي يك او كرد شبو يجبوي كو كرد نبن يك
دەوێت تو لە هەمبەری وی شەڕ بکەی بێگومان مەبەستی ئێمە شەڕی چەکداری نینە ئەس دژی شەڕی چەکداریمە شەڕی چەکداری وانە بەهێز دکە مەدەبەرێدا دیت مەبەستێ من شەڕی فکری و ئیدۆلۆژیە و تو نابێ لەسەر بنگەهەکی خەلەت لە بن نابێ یەکەتیان نەتەوی بچی هەر ساڵ بە قاسی پارە و پولێتە هەیە یا یەدەک هەمی بەکاربینێ ji بۆی و کۆنفرانسێکی بەوان ڕاچێ بکەی و داویە داژی تەقلیدێ vê ناسیۆنالیزمێ بکەیت تەقلید چییە وەک مەگوت ناسیۆنالیزمە عەرەبی مرۆڤ لێ دنەڕێ ئیخوان و ناسیۆنالیزمە بەعسی ناسیۆنالیزمە سەدام ناسیۆنالیزمە داعش بەقاسی و ببوورین داعش وەک ناسیۆنالیزم دەوێ نەوێ فامکردن سوودژ ناسیۆنالیزم دیتە دەبەک و ناسیۆنالیزمێن عەرەب لە ناوە داعشێدا بەهێز بن ئەو تشتێکی دنیا و پارادۆکس تێدا هەنا تشتێک و یعنی ژعالیەکی داعش وەک مەگۆت بەحسا مۆدێلا سەحەرا دەکا بەحسا مۆدێلا ئەبوو سوفیان دەکا حتا لێ دە پراکتیکی خۆدا پەرەدە دخا دەخوازە پاسەپۆرت دەربخا یعنیش دەستێوی بێ گەلک تشتێن و ساژی دەکە و ئەv تشتێن مۆدێرنن یعنی مرۆڤ لێ دنەڕێ ئەv هەمووژی بانگەشەیە یەکێتیەکی دکەن یەکێتیەکی بە زۆر و بانگەشەیە نەتەوە ئانژی جڤاکێکی هۆمۆژەن متەجانز دکەن و کارش بۆی vêyekê dikin yekêtiya netewiya Kurdan jî di daviyê de dibik û biçe rêkekî bi wî rengî yani biçe faşîzmê berastî jî niha em faşîzmekî nabînin ji bo ku desthilatî dayin ji bo ku yekêtî tuneye ew yekêtî bingehekî xwe zanistî nîne lê heger ku desthilat hebe û ew tengav bibin ew bixwazin vê yekêtiye çêbikin li bin navê vê yekêtî dikarin êrişê aliyekî dinê bikin û ev çê dibe loma çareseriya herîya rast tezbîta herîya rast ne ew e ku tu li hemberî nasyonalîzma heyî tu jî nasyonalîzmekî xwe çêbikî wek wî li hemberî wê rastî hamwelatiyên yeksan û serbixwe û azada mirov pêş bixe ev yek çê bibe yani însan hawlatî giring e hamwelatî giring e eger hawlatî hemî mafên wî bên naskirin bê ku em li nasnameya wî şexsî binerin ew êzîdiye ew sunniye ew elewiye ew kiristyan e ew tirkmen e ew kurd e ew ereb e wê demê pirsgirêk çareser dibin bingehên kindinê nîne yani em lê dinerin hawlatiyê yeksan û azad berastî jî dewarê tîyorî de û gelek sosyologên vê serdemê de ê ku li ser va pirsgirêkên rojhilata navîn kar dikin li Tirkiye li Îranê behsa wêyekê dikin ku divê li şûna nasyonalîzmê li şûna ku ew snûr bi êrişî ser snûran bêkirin ew snûr têk biçin an jî firawan bibin an jî wek dewleta Tirkiye dibêje em vegerên ser mîsaqî millî li şûna wê hawlatiyên azad çem ku têgeha hawlatiyê azad giring e ez fam dikim ez dizanim astê Kurdan û astê xelkê rojhilata navîn çi ye û ez behsa tiştekî dikim lê astê wan li ku de ye kam lê binerin li salê 2021 de lêkolîn û anketê herî mezin di nava ereban de hat encamdayîn li wir de derket ku li sedî heftê ereb baweriya wan be nasyonalîzma erebî nîne ji bo ku nasyonalîzma erebî tu gotnêwî nehatine cê yekêtiya netewiya ereb çawa yekêtiya netewiya Kurdan çêbûye yekêtiya netewa ereban jî bi wî rengê ji bo ku yekêtî li ser vê bingehê nayê avakirin lê li sedî çilî kesên ku baweriya wan bi nasyonalîzma erebî heye wisa difikirin ku divê nasnameya nasyonalîzma erebî musulmanê sunnî be û vana dîsan jî
دولة إمارات عربي وك دولتك هري بيشكتي مودرن لدنيا دا دبين لبنر دولة إمارات عربي وك دولتك هري بيشكتي دبين كأم لبنر كرد دفيوار دا شد فكرة يعني برياش شر داعش ما ليدناري كرد شد كرن سروك برلماني لبرلماني درخستن نوصا نتنه لبرلماني درخستن حتى جيا صاح كرن قدغه كرن كو او لينجوي بكوا هوليري سروكي برلماني يوسف محمد ويدمي ندي كاريبو بكوا هوليريش آستي نخويندوانيه و آستي ترافيكو هاتو تشوي پیشە سازی یعنی ئیندوستری و پەروەردە و تەندروستی لە ئاستێ سۆماڵێ گەلک خراپتر بوو یعنی تەنێ کوردستانە عراقی دەرەجەیەکی ژە سۆماڵ پێشکەتی تر بوو لێمە دیت نەتەنێ کوردێن عراقی کوردێن باکوورژی کوردێن ڕۆژئاواژی کوردێن ئیرانێژی پڕانی دگۆتن کوردستانە عراقێ هەرێم ئەو دگۆتن هەرێم دوبەی و مۆناکۆیە کوردانە یعنی وسا لێ دنەڕێ عەرەب چۆ دەبێژن ئیمارات وڵاتێکی هەری پێش بێگومان ئیمارات لە گۆری هەرێ لە گۆری هاو لێرێ گەلێکی پێشکەتیە ئەزوی شتێکی نابێژم ئەس دەوارێ هێزریدا دەبێژم دەوارێ ئەخلاقیدا دەبێژم دەوارێ سیاسیدا دەبێژم يعني چی تشتكي إمارات عربي وقاسي مودرن دواري أخلاقية هم تشتكي نابين يعني رجيمكي قرتي رجيمكي عائلي ديمقراسي تدانينا ما في جنان تدانينا وكسن هنك هاولاتي درجة يكن هنك هاولاتي درجة دونا هنك جي درجة شارو بينجن وبرانيجي خزمت كاريوان جدرفتين بمليونان إنسانان تينن جبويكو خزمتي وان بكن مسألة كردانجي بيرنج يعني بحثا كاواكو بحثا تيجيا هاولاتي آزاد دكم از دبي فرقي دامكو آستي كردان دبي آستي دانينا ليش غيني براستي چارستريجي نينا ومخابن دنافا سروكين سياسي يكو تمني وان يكو عمري وان هنكي زيديا تني تيزن اوجلان هنا كو نزيكي في تيجها هاولاتين آزادو يكسان بن و تني اوجلان كو دبيجه يعني جارة يكيمين قد دنافا از دبيجن دنافا سركردين سياسي ده هذا كو او تثبيت كر ناسيوناليزم كردي كردايتي حركتك سنيجرية حركتك طائفية حركتك مذهبية تكليكي خوزيدة بكولتور وجيان وكسايتي وراستيا كردان ونينا ليه مروف هوادار آلي جرين رئيسدار اوجلان بنره او تشوادكن دا براكتيكا واندا قالوا اوجلان هي انجي تشتكي دنيا مينا لا تشالاكيوان بنره كونغريانا تاوي واك ماغو كونغريانا تاوي ياكو تشدكن عيني او كونغريا ناسيوناليزم عربي دخوازه تشبكه وانجامي ويجي بيرنجينا كونفرانسا لوزاني شان روجبريانا هاتشكرن مالي ناريكو دور داجي يعني دتشالاكيه وان داجي سياسات لسر بنجها اتنيكو خوين تكر يعني شو فرقك خو بناسيوناليزم عربي يا جمال عبد الناصر يا دما صدام دا نينا لسردمي صدام دا بعسين ما قلت بعسين سيكولاريستو بيشكتيو مودرن حمي چون نافا داعشه او بداعشرة لسريك دوشكي درازان و امليد نرين لكونفرانسا لوزان داجي مثلا آلي جرين رئيسدار اوجلان كو سرپرشتياوي كرن بهنك آليين دنيرا كي بهاورا لنافا يك يا تاغيدا درازا ورازا مروف ليدنري جاش جندل بفكر وبعقل روزنامه فان چالك فان المدني
دژبەرێن جینۆسایدێ و بە پارتیەن بەعسیرا ینی ئالیگرێن پارتیەن بەعسرا کەسێن هەریکو لە باشووری کوردستانی ئاغاواتی و چەتەگەری و گەندەڵی و فەسادیکردە و بە کەسێن شۆڕژگەڕە هەمی دەناوە یەک یا تاهیدا ڕازاندن وەفام کرد ینی مەسەلە بلی ڕەنگیە لۆ ماژی گاڤەکو مرۆڤ کۆمکوژیە شنگالێ دخوازە ئانالیز بکە ئالێنوی سیاسی نەبەسن ئالێنوی ئەخلاقی ئالێنوی فکری و هزری گەلێکی لە پێشن گەرەک مرۆڤ vەیەکێ ببینێ هەگەرکە هون بخوازن ئەو جینۆساید دووبارە نەبە دەوێ مرۆڤ بەڕاستی دەوی واریدا قەناعەت خۆ بگۆڕینە ئەو مێژی کوبوویە کەفر بگۆڕینێ ئەو دیوارە کو چەمبەرێک چێکردە لەسەر مێژیدا گەرەک مرۆڤ بڕوخینە و لەسەر بنگەها هاوڵاتیان ئازاد نەتەقلیدکردنا ناسیۆنالیزمە هەرێمی ناسیۆنالیزمە تورکیا ناسیۆنالیزمە ئیرانی و ناسیۆنالیزمە عەرەبی مرۆڤ بخوازێ vەیەکێ چارەسەر بکە لێ مەخابن حتا ئیرۆژی ئەم لێدنەڕن بەوێ ڕەنگیە گەلک سپاس و حتا نەهاوە گۆداری مەکرد ئانجی ئێنک و دەدەمێ پێشدا گۆدار دەکەن هەگەرک و پرسیارێوە هەبن هون دکارن لە بەشێک کۆمێندا پرسیارێن خوا بە ئاڤایەکە ڕێک و پێک بە ئەدەبانە لەسەر بنگەهێکی زانستی بنویسینن وێ دەمێ ئەس دکارم دەدەمێ پێشدا یەک بە یەک بەرسی بدەم و ئەم بکارە بن دەوی واریدا گوت و بێژەکی زانستی لەسەر خوا نە لەسەر بنگەهەکە عاتفی و هەستیاری پێش بخەن و ئەم بکارن خزمەتە vێمژارێ بکەن ji بۆی و بەڕاستی لە ڕۆژهەڵاتە ناویندا ئەو ناسیۆنالیزمە کوهەی ناسیۆنالیزمەکە بە هەر ئالێوی دەناوە قەیران و قریزاندایە و هەر گاف دەکارێ ڕێکێ لە پێشە جینۆسایدن جوداتر بکە لەکەرەماخۆ هەوڵ بدەن کەناڵامە یوتیوبێژی یا هیوە خۆشناو ئابۆنە بکەن و ژە دۆست و هەڤاڵی خۆرە بشینن سڵاو ڕێز